کەسانێکی وەکو هەڵپاچ و داپاژە سەیری ئەم ناوەکەنەوە لە زمانی خولەپیزەیە کە لە حکومەت یاخی بوو چیرۆکێکی فۆلکلۆری کوردیە. خولەپیزەش تەمان حەقیقەتی خۆی هەبوو کە لە حکومەت یاخی بوو براکەی نەخۆش بوو تاری برایوتەوە یا ڕەبی خۆیان تالەی برام نەخۆشە دوو پۆلیسم خێری مەولوی پێغەمبەر بێ بەس چاک بێت یعنی دوو پۆلیسە کوژم هی حکومەت تەمە خۆ کاتش پۆلیس هەر هی کورد بوون بەڵام ئەو لە حکومەت یاخی بوو. تەسەور کە ئەمانە ئەگەر کچێکیان مناڵێکیان سەری بێشێڵە چەند ئیسلامیەکەم بە قوربانی هەتاکو چاک بێت کە باوەڕیان بە قوربانیش نییە بەس لەبەرەوەی حەزیان لەو خوێن ڕێژی و دڕندەیە وەڵای حەیفە بڵێم دڕندە چونکە هەمووی ئەمانە سیفەتی گورجیان هەیە. شێر یەک نێچیر کە برسیە بێ نێچیرێکە خوا و ئەوی تری کامێنە تۆیدا بە ڕێوی و چەقەڵ و کەمتیار و ئاوانی کە لە دەوروبەری هەڵەخولێن وەکو ئاو کاسە لێسانی دەوروبەری مەسعود بەرزانی و ژناڵ تاڵەبانی. بەڵام گورگ سیفەتێکی لەئیمی هەیە بە عەرەبی پێڵێن لەئیم کە بەرخەکان ئەگرێ قورجی ئەگرێ ئەی پچڕێنە فڕێداتە ئەولا بەرخێکی ترەگرێ مەڕێکی ترەگرێ قورجیە بچڕێنە فڕێداتە ئەولاترەوە هەمویان قورجیانە بچڕێنە فڕیانەداتە ئەولاوە دوایی دێتەوە سەریان بۆ خواردن خۆشزانەکە یەکدانە بەشی چەندین گورگەکە هەر تاکە گورجە گواکە جا بزانە کام مەسئولەی پارتی وێچێتی سیفەتی گورجی نییە ناوکەین بۆ بنووس بڵێ وەڵا ئەمەیان وای نەکردووە هەتا تاریخیت بۆ هەڵدەمەوە زبڵدانێک بێنمەوە پێشەوە لە گەندەڵی لە جەرائم لە خەڵک کوشتن لە تەدریب پێکردنی حیمایەکانی وەرە بزانە خەڵک بکوژە با دەسەر ڕابێ لەسەر خەڵک کوشتن چێژە کوژێ ئەوەی کە دانیشتۆ دەستیان لە دواوە بەستووە. یەکێکی وەکو کاک وریا کاک ئەیوب کاک هەڵگورد ئەو عەزیزانەی لە سلێمانین مەلا عابید مامۆستا عەبدوڕەحمانی خوڕماڵ ئەمانەی فڕێنراون دەیان و سەدان دا چۆن خولەپیزە هەڵپاچ و داپاچی هەبوو ناوی نابوون هەڵپاچ و داپاچدا من مناڵم کاتە سەجیشان ناوەنە شێرە و شەپاڵ یا هەڵپاچ و داپاچ وەستا حەسەن و سەرکەوتی کوبەش هەڵپاچ و داپاچیان هەبوو بۆ مەسئولی تەعزیبێکیان ناوی بەکر بوو هەڵپاچیان ناویان نابوو هەڵپاچ خەڵکی لای چاخانەی حەسیرەکەیە لە کەرکووک ئێستا لە فرانکفۆرت دانیشتووە شەراب بەخواتەوە لە ئیسراحەتی خۆی و لە دەوڵەمەندی خۆی و لە پارەی خۆی ئەمە خەڵکی دانابوو بەست بوویەوە دار لە تەنیشتی هەر کەسێ تێ ئەپەڕی لێوە وایە دووسێداری پێچێشەوە بڕوا بێەوەی بڵێن ناوت چییە برایکی بەڕێز ئەویش ناوی ناهێنم ئێستا کە هەر لە لێدانی ئەوە لە سەعاتی یەکەمە دەستی لە دوو شوێنەوەشکە براکە ئێستەش ماوە تەبع ڕۆژانێکیش دێ ئەمانە هەمووی ببن بە مەلەفێکی دادگایی هەمووی بێتەوە پێشەوە بڵێن ئادەی وەرن بزانین چێ شەقێکی تێ هەڵداوین بزانین بۆ چێ ئەو هەموو ئەشکەنجە و ئازاری داین لەسەر چی ئەو هەموو کەس و کارانەمان لەسەر چی چەوسێنرانەوە ئەم عەزیزانە لەسەر چی لە زیندان نابوون